هەر سەبارەت بەمە بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی توێژەری سیاسی و سەرۆکی دامەزراوەی نرامسین بۆ دیالۆگ لە بەغداوە لەگەڵمانە بێت. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەغدا چۆن مامڕە لەگەڵ تۆم بەراکەکە، عێراق چۆن دەتوانێت لەگەڵ تۆم بەراک و نێردەی تایبەتی ترەمپ کار بکە و چاڕوانی هیچ جۆرە بەریەکەوتنێک و گۆڕانکاریەک بکەین؟ بەڵێ زۆر سوپاس، سڵاوڕێزم هەیە محەممەد بۆ جەنابەت بۆ بینەرانی پێناڵی بچوار. ئاساییە عێراق تەعاملی ئەوە چەند ساڵێکە 23 ساڵ تەعامل لەگەڵ ئەمریکاکە و بە تایبەتی وەکو جەنابەت فەرمووی تۆم بەراک شارەزایەکی باشیشی هەیە و قوڵیشی هەیە لە منتقەکە و لە عێراق و لە سووریا و لە ڕووی ئەسڵەوە خۆی لوبنانیە لە ئەسڵا و هاتۆتە بۆ عێراق چەند جارێکە وەکو جەنابتان ئەزانن و تەعامل لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی کردبوو و چەند پەیامێکیشی گەیاند سەرۆک ترامپ ویستی پەیامەکە بگێنێت و نەخشەی منتقەکەش هەزانێ و تەبیعەتی جیاوازی سیاسیەکانیش عێراقیش هەزانێ. طبیعیە تەعاملی لەگەڵا ئەکرێ و دیارە خبرێکی باشیشی هەیە لە تەعاملکردن لەسەر جیاوازیەکانی. باشە دکتۆر پێویست بە هیچ جۆرە ترسێک ناکات، ینی تەعاملکردنی جیاواز بشکایتەوە نوێنەری سەرۆکی ئەمریکایە لە عێراقا، ینی وەکو سەرۆکی ئەمریکا مامڵێ لەگەڵاکرێت جیاواز لەمە یان وەکو باڵێن باڵۆزەکانی دیکە کارەکە لە عێراق و هیچی ترنە زیاترنا. ئاخر دەچی بترسین شێوازی کارکردنی بڕیارەکانی نوێنەری سەرۆکی ئەمریکا لە عێراق. بەڵێ باشە بەسەر چام مشکلەمان نییە. خۆ وەکو باڵۆزەرەکە وەکو هەر باڵۆزرەیەکی بدێت لە عێراقا بێەوە ئەوەی پێشووتر طبعاً پێشووتریش هەر تەعامل لەگەڵا کراوە. خۆ جەنابەت مێژووی دوور و درێژی هەیە لە وەزارەتی دەروێی ئەمریکا، ڕەفیق و برادریشی زۆری هەیە لە عێراقا، هەم لە کورد هەم سونە هەم لە شیعە وە خۆشی تەقدیری ئەو شتاناکە. ئێمە علاقاتێکی دیبلۆماتیکێکی بناغێکی ئەوەیە کە احتیرامی سیادەی عێراق بکرێ و ڕێز و حرمەت لە بریارەکانی عێراق و دیموکراتیەت بگرێت. هەرەوەیە هیچی لەوە زیاترمان ناوێت، نەک وەکو ئێمە تەعامل لەگەڵ وڵاتێکی داگیرکرا بێ بریارێک دەدەچێتەوە بێ لایەنە سیاسەکانە لێ جێبەجێ بکەن، ئەوش قبوڵ ناکرێت چونکە عێراق وڵاتێکە و سیادەیەکی هەیە. بەڵێ هەندێ مەشاکل و کێشەمانەیە لەو پێناسەی یاخود لەو علاقەی لە نێوانی ئەمریکا و لە نێوانی عێراق. تا ئێستا ئێمە پێناسەیەکی تەواومان نەکردبوو چونکە هەر لایەنێکی سیاسی و پێناسەیەکی تایبەتمەندی خۆی هەیە. ئەوش کێشەیەکە بەڕاست. باشە دکتۆر، هێزە سیاسیەکانی عێراق هیچ جۆرە سەرنج و تێبینیەکیان لەسەر شێوازی کارکردنی تۆم بەراک هەیە؟ تا ئەم لەحظەیەکە لەگەڵ جەناب تا قسەکەم هیچ تێبینیەکم نەبیست بوو و هیچ ڕەدێکی فعلێکی تون نەبیست بوو. بەڵێ لەگەڵ ئەو چاوپێکەوتنی ئەخیرە لەگەڵ باڵۆزرای سەفارەتی بریتانیا تۆزێ عاجزی لێ کەوتووە، قسەیشی و باسیشی لێ دەرچووە، بەڵام تۆم بەراک تا ئێستا ئەو قسانەی نەکردبوو. علاقاتیشی باشی هەیە لەگەڵ جەنابی وەزیری دەرەوی عێراق دکتۆر فواد حوسێن، چەند جارێکە بینیمەوە لەگەڵیا کۆبۆتەوە، لە قەتەریشا لە دۆحا یەکترمان بینیوە. پیاوێکی تێگەشتووە، ینی ئەوەیە نییە بڵێن تون بێ یاخۆت کابرایەکی زیادڕەوی بکات لە ئیش و کارەکەی خۆی. باشە دکتۆر، ئەو ئەزمونەی کە تۆم بەراک هەی بوو لە سووریا بوو ئەتوانێت لە عێراق دووبارەی کاتەوە یاخود نەخێر دۆخی عێراق و سووریا زۆر جیاوازن؟ جیاوازە، نانا جیاوازە. عێراق استقرارێکی سیاسی هەیە، عملێکی هەڵبژاردن و گۆڕانکاریکی چەند سەرۆکوەزیرانمانەوە، شەشەم سەرۆکوەزیران بۆ نمونە، پێنجەم دەورەی پەرلەمانی دەگۆڕێت و شەشەمە. ئەوەی لە سووریا ڕوویاوە وەکو عێراق نییە، جیاوازیەکی هەیە. تەحەداکردنی ئەوەی لە عێراقا هەیە فەرق و جیاوازیەکی هەیە تەحەداکردنەکەی لەگەڵ سووریا. سووریا لە 12 ساڵ 15-16 ساڵ لەمەو پێش وەزعێکی ئالۆزە و نظامێکی سیاسی ڕووخاوە و هێزێکی تریش هاتۆتە پێشەوە و جیاوازە. هێشتا وەزعی ئابووری جیاوازە، وەزعی کۆمەڵایەتی جیاوازە، قیاس ناکرێ بەڕاستی. باشە دکتۆر، ئێستا پرسی هەڵۆشاندەوەی گروپە چەکدارەکان و چەکدانان پرسێکی گەرمی عێراقە.
ولایەن ئەمریکاشەوە بایەخی زۆری پێدرێ و داواکاری ئەمریکاشە پرسی هەڵۆشادنەوە و چەکدانانی گروپە چەکدارەکان لەلایەن لایەنە سیاسیەکان چۆن دەتوان ینی لەگەڵ بەراک باسی بکەن. کاکە ئەم پرسێکی حکومیە لە بەرنامەی حکوومەت هاتووە پێشتر داواکردنی مەرجعیەتی نەجەفی پیرۆز داوای کردبوو کە چەک تەنظیم بکرێت و هەموو لایەنە ئەوانە لایەن چەکدارەکانە بڵێن بەرەی مقاومە زۆربەی لایەنەکانە ئێستا لە ناو مؤسسەی تەشریعی کورسی هەیە و لە ناو عملی سیاسی ئەکتیڤە و طموحیشی هەیە ئەوێت طموحەکەی خۆی بە ئەنجام بێنێت لە ڕێگەی سیاستەوە خۆ ناکرێتەوە ئەمە ئەبێ ئەم چەکە تەنظیم بکرێت لە ناو دام و دەستگای ئەمنی عێراقیە. دوێنش باسی کردبوو جەنابی سەرۆکوەزیران و دوێنش لەگەڵ جەماعەتی سەرای سەلام جەنابی سەید موقتەدا کە بەیاننامەیەکی دەرکرد پێشتر چەند فەسیلێکی چەک هەڵگرت ئەلانی کردبوو کە ئەو تەواو ئەچێتە سەر موضوعی حەصر السلاح بيد الدولي چەک لە چوارچێوەی دەوڵەتە کێشەی نییە بەس سێ فەسیل ماوە ئەم سێ فەسیلە ئەبێ بە گفتوگۆ و بە حوار و بە دایلۆگ زۆر چاکسەی لەگەڵ بۆ ئەم گفتوگۆ حیواری کە باست کرد گریمان ئەگەر بەریەکەوتن ڕوویدا لە نێوان تۆمبەراک و حکوومەتی فیدرال لە پرسی شەکدانانە چی ڕوودەدا و کاتە؟ ئەگەر بە گفتوگۆ نەکرا بەڵێ نا خۆیان ئەوان ئەساسی وجودی بەرەی مقاومە بۆ دیفاعکردن لە خاکی عێراق و لە سیادەی عێراق و دژی داگیرکەران و بەڵێن تیرۆریستەکانی داعش و قاعیدە ئەوان طبعا ئەڵێن ئێمە مشکلەکەمان ئەوەیە کە ئێمە نامانەوێت ئەمە ببێ بە زەختێکی ئەمریکی و بە بریاری ئەمریکا ئێمە ئەمە جێبەجێ بکەین ئەوە ئەبێ لە ڕێی لە چوارچێوەی عێراقیانە و باسی ئەو مۆزوع بکەین و گفتوگۆ بکەین ئەوان دڵنیانین مطمئنین لە ئەمریکیەکانە ئەڵێ ئەبێ عێراق سیادەی تەواوی خۆی هەبێ هەندێک مەرجیان هەیە دیارە لەگەڵ حکوومەتە هەڵبەتە گفتوگۆیان هەیە ناگاتە ئەو مەرحەلەیە دوێنێ من گوێم لێ بوو کە جەنابی سەرۆکوەزیران وتی نایەڵم یەک قەترە خوێن بژێت من ئەمێ وەتێکی ڕاستەقینە و مستەقر دروستکەم ئەو بەتەما هەم لە ڕووی اقتصادی هەم لە ڕووی ئەمنی ئەڵێ ئەمن و اقتصاد بەیەکۆ بەڕێ باش ناکرێت ئەمە بەجیا ئەو بەجێ باشە کەواتە دکتۆر بەڕاک دەتوانێت چی ئیزافەیەک بۆ پرۆسی سیاسی لە عێراق بکە؟ بەڕاکەتوانێ یعنی هەیوەشکردنی ئەم حەماسیەت کە بەرامبەر لەسەر عێراقا هەیە ئەم کۆمەڵە جەنابتان نەزانن بەعزێکیان لە ئەمریکا لە بریاردانەکانی ئەمریکیەکانە و ئەزانێ عێراق هەمووی سەر بە ئێرانە و هەڵس و کەوتەکەی و تعلیماتەکەی لە ئێران وەرێگرێت حقیقەتە پێشوانیە بەڵێ علاقاتێکی نایابمانەیە لەگەڵ ئێرانە و علاقاتێکی درێژ مێژوویە و دراوسیە و بڵێن لە ڕووی ئەمنی نیشتیمانی و ئەمنی قەومی بەیەکۆ متعلق بێ بەڵام بەم شێوازەش نییە کە باسەکرێتوە نەقلەکرێت من گەشتبینم کە وەزع بەرەو باشی ئەڕوات وا نابینم بەرەو سڕاحکردن و یاخۆت خوا نەخوازێ ڕژاندنی خوێن یا بەرامبەر یەک بوەستن ئەوانش هەوڵەیەن لە چوارچێوەیەکی عێراقیانە ئەم کێشانە حەل بکەن. باشە دکتۆر مادام بێەوە گەشتبینن عێراق لەم هەلو مەرجەیە توانێت پەیوەندی ئەمنی دووقۆڵی لەگەڵ ئەمریکای دروستکە پەیوەندی ئەمنی دووقۆڵی بەبێ دەستێوەردانی دەرەکی ئێمە اتفاقی ئەمنیمان هەیە لە 2011 پەسەند کراوە بەڵام خۆی لە کاتی جەنگە لە کاتی داگیرکردنی چەند محافەزەیەکی عێراق چەند بارزگایەکی عێراقی ئەمریکا لەگەڵ ئێمە لە بیدایەتەوە نەوەستا بوو چەکیان نەیاو بە ئێمە تەقەمەنیان نەیاو بە ئێمە ئێران لەگەڵ ئێمە وەستا بوو و ئەمە حەقیقەتێکە ئەمریکا ئەگەر جددی بێ لەگەڵ هەنگاوەکانی جددی بن خۆ عێراق مشکلەی نییە لانە سیاسیەکان ئێمە دژمنی ئەمریکیەکان ناکەین دژمنی ئەم سیاسەتی ئەمریکیەکە بەکارێنێت دژی عێراقا فشارێک یاخۆت
بریارێک یا ئەمرێک بەسەر لانە سیاسەکان بکەن ئەمە قبول ناکرێت. ئەنا ئەما باقی تجارەتمانەیە، شەریکاتی ئەمریکیمانەیە، گەورەترین سەفارەتی ئەمریکی کۆنسڵگەریمانەیە، ئەمە تەعاملێکی سیاسی و هەموو ڕۆژێک هاتوچۆی سیاسی لە نێوانی ئەمریکا و عێراقا هەیە. ئەمانەوێت علااقاتێکی مستەقر و ڕوونە لەگەڵ ئەمریکا دروستکەین، نەبین بە بەشێکی لە دژمنایەتی هەر وڵاتێک دژی هەر وڵاتێک، و ئەمە قەرارێکی سیاسی چوارچێوەی هەماهنگگی بێ، لانە سیاسەکانی تر بێ. و عێراق کاکە کوردی تایە و سونەی تایە و شیعی تایە، ئەبێ هەمویان بەیەکۆ بریار بن بۆ هەنگاوەکانی داهاتوو بۆ هەموو زۆر چاکە دکتۆر. باشە دکتۆر، بادام ینی عێراق بەرژەوەندی ئابووری سیاسی سەربازی لەگەڵ واشنتنە هەیە، پرسیارەکەمەیە عێراق چۆن نتوانێت لەم قۆناغەیە خۆی بە دوور بگرێت لەوەی کە ببێتە گۆڕپانی یەکلایکردنەوەی ململانەکانی نێوان واشنتن و تاران؟ ئەرکی بەڕاک لەم نێوەندەیە چییە بێ؟ لە مەرحەلەی ڕابردوو کاکە عێراق خۆی پاراستووە، نەیهێشت بۆ خۆی داخڵی شەڕ ببێتەوە، لە تووفانی ئەقسا دەستی پێ بکاتەوە تا ئێستا. بەڵێ شەهیدمان داوە، بریندارمان هەیە هەم لە کوردستانە هەم لە عێراقا، تەسحێمان داوە، بەڵام ئێمە داخڵی ئەم شەڕە نەبووی و نە ئێران ئەیەوێت ئێمە داخڵی شەڕ ببینەوە، نە ئەمریکا بێوێت عێراقێک ببێت بە بەشێکە لەم شەڕە بێت. ئەمە دوو شتێکی ئیجابیە بۆ عێراق و لانە سیاسەکان توانن لەگەڵ ئەم مەرحەلەی ناسک و حساسە تەعامل بکەن. بەڵێ بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی توێژەری سیاسی و سەرۆکی دامەزراوی نرامسین بۆ دیالۆگ لە بەغدا و لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونی. بەڕێستان دکتۆر بەخێر بێن.